هەفتەی ئایندە هەفتەیەکی گەرمی سیاسی دەبێت. قۆناغێکی نوێ لە پرۆسە سیاسیەکە هەنگاوی بۆ دەنرێ. سەرکردەکانی چوارچێوەی هەمانگی دەڵێن لایەنەکان گەیشتونەتە ئەو قەناعەتەی کە دەبێت پەرلەمان جارێکی دیکە دەست بە کارەکانی خۆی بکاتەوە و ڕێچکەی یاسایەکەی خۆی بگرێتە بەر. الأيام القادمة سيكون هناك حراك سياسي. ڕۆژانی داهاتوو جوڵە سیاسیەکان زیاتر و فراوانتر دەبن بەتایبەت دوای ئەوەی دادگای فیدراڵی تۆپەکەی خستە گۆڕەپانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. مجلس النواب مشكل من كتل سياسية كبيرة. چاودێرێکی سیاسی ئاماژە بۆ دەکات ململانەکان کە هەیە لە نێوان ئەو دوو جەمسەرە گەر بۆ دروستکردنی حکومەتێکی بنیادنەر بێت ئەوە سەرکەوتوو دەبێت، بەڵام گەر ململانەکان بۆ پەراوەستخستنی لایەنی بەرامبەر بێت ئەوە سەرکەوتوو نابێت و وڵات بەرەو ئاقارێکی دیکە دەبات. ئەگەر هەنگاوەکانی ئەم ململانیانە بەرەو نیشتیمانێکی بنیادنەر بڕوات ئەوە سەرکەوتوو دەبن، بەڵام ئەگەر بەڕێوەبردننی ململانەکان بەرەو ئەوە هەنگاو بنێن کە لایەنێک لایەنەکەی دیکە پەراوێز بخات و حکومەتیش پێک بێنن، پێم وایە بە ئاسانی تێنەپەڕێت. ئەمە لە سەراستی خەڵکو و جەماوەری سەدرەکانیش. بەپێی زانیاریەکانی کورسات نیوز پەرلەمان لە هەفتەی ئایندە دەست بە کۆبوونەوەکانی دەکات. مەرجیش نییە لە کۆبوونەوەی یەکەمی پەرلەمان ئەو کێشانە چارەسەر بکات کە ماوەی زیاتر لە 11 مانگە ناکۆکی لەسەری هەیە تا ئەو کاتەی لایەنەکان ڕێک دەکەون لەسەر نەخشە ڕێگایەکی گونجاو. لە 11 مانگی ڕابردوو ئەوەی چاوەڕوان نەدەکرا ڕوویدا. بەردەوام هاوکێشە سیاسەکە گۆڕانکاری بەسەردا دەهات. بەپێی زانیاریەکان لایەنە سیاسەکان گەیشتوونەتە ئەو ڕێکەوتنەی کە لە پاش کۆتایی هاتنی چلەی ئیمامی حوسێن کۆبوونەوەکانی پەرلەمان دەست پێ بکات و هاوکێشە سیاسەکە ڕێچکەی خۆی بگرێتەوە بەر. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.